سڵاو و ڕەحمەتی خۆی گەورەتان لێ بێ بینەرانی ئازیز و خۆشەویست لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانی پیرۆزدا دەبینە میوانی ماڵەکانتان لە کەناڵی پەیامەوە. لە بەرنامەی بەخشین و بەخشندەییدا چیرۆکی ئەو ماڵانەتان بۆ دەگوازینەوە کەوا هیچ کەسێک دەنگیان نەبیستووە، ئەو چیرۆکانەی کە هیچ کەسێک نایزانێ، بەڵکو ئێمە لە ڕێگەی بەرنامەی بەخشین و بەخشندەییەوە بە ئێوەی دەگەێنین. ئەمڕۆ لە عربەتین بۆ ئەوەی هەندێک لەو چیرۆکانەتان بۆ بگێڕینەوە کەوا بزانین بارودۆخ و ژیانی ئەو خێزانانە چۆنن. فەرموون لەگەڵمان بن. ئەم دەرگایی کە داخراوە لە پشتێوە کۆمەڵێک خەم و ئازار هەیە. ئێمە هاتوین ئەم خەم و ئازارە بە ئێوە بگەێنین تاکو و بەخشین و بەخشندەیەکانتان زیاتر بێ لەگەڵ ئەو خێزانانی کەوا پێویستیان بەدەستی هاوکاری هەیە. فەرموون لەگەڵمان بن تاکو و چیرۆکی ئەم خێزانە بزانین. سەلام عەلەیکوم. باشی کاکەگیان، سەلامەتی، زۆر سوپاس، مەمنون. ئەمڕۆ لەگەڵم خێزانە بەڕێزەین تاکو چیرۆکی کاکنەبەز و دادەشاگوڵ بزانین کەوا چیرۆکی ژیانیان بڕیتیە لە کۆمەڵێک خەم و سەختی ژیان، وەکو ئەوەی کەوا چیرۆکی ژیانیان پڕە لە هەوڵ و تێکۆشان لەگەڵ قورسایەکانی ژیان. کاکنەبەز لەگەڵ ئەوەی کەوا بەردەوام لە هەوڵ و ماندووبووندایە بۆ ئەوەی بتوانێت بژێوی ژیانی خێزانەکەی و منداڵە جوانەکەیان کە تەمەنی هێشتانە بۆ بە 3 مانگ دابین بکات بژێوی ژیانیان لەسەر ماتۆڕێکە کەوا چەند ڕۆژجارێک ئەگەر بتوانێت بڕێکی کەم پارە بگاتە دەستی بتوانێت پێویستی مناڵەکەی پێدابین بکات، ئەو ماتۆڕەش کە مەقەبای پێکۆ دەکاتەوە بە هاوکاری خێرخوازان بۆیان کڕاوە. کاکنەبەز، ئەمانوێت ئەمڕۆ چیرۆکی ژیانی خۆتانمان بۆ باسکەن، بزانین ئێوە پێویستان بە چیە، ژیانتان چۆنە؟ ئایا ئەوەی کە تۆ ڕۆژانە ئیش ئەەکەیت بە شەو و بە ڕۆژ ماندوو ئەبیت پێویستەکانی ژیانتان پڕ ئەکاتەوە؟ نەوەخوا داڕیەکەدا پێشەکی بەخێرات ناتەکەم بەخەتە سەر چاوم دادەگیان بەخوا ژیانی مەزۆ قورسە خوشە بەڕێزەکەم خواگەل لێ ژیان کرێتیم نەبوون محتیاجم ئەم ناوشی خۆرەش مێخواگەلی خێدانش خان پێدایست تایبەتە خواگەڵ من پێیاکەم بە مەقەبا کۆگەم بۆ ماتۆی خێخوازە ماڵە ناوکە جەنابتانە بۆیان کڕیم خواگەی مەقەبانە بە 3 ڕۆژ جار وای 10 ڕۆژ پە 10,000 15,000 ئەگە دەستێکەوە بەخەجە بەشی مناڵی شیرین ماڵەکەش ناکە خواگەی قوتی بۆ کڕم بە حەفازە بەس لە تام نەبوونی ئەرە بەخوا لە تا نەبوونی بۆ کڕ بۆ ئابوو شیرە جار بژێوی ڕۆژانی خۆتان چەند ڕۆژجارێک 10,000 و یەک قوت و شیریش بۆ ئەکڕم بە حەفاز ئەرە بەخە پێشگەلەی درۆ ڕێ دابیشتی مناڵشتەوە ئەرە بەتاوی خێرخوازان بێ هاوکاریمانکەم بەخوا نیمانە خۆ ئەگەی لێلان هاوکاری خێرخوازە ماڵە ناوە بێ هاوکاریمانەکەن جار وای بەخوا تا نەبوونی بەخوا ماڵ بێ ناشتە بەس ئێمە شکرانە خۆی گەوراکەین هەڵە ماڵ دنیا ئەوش نایەنێ تا هەر شکر بێ باشتە داریە بژیان لەسەر ئەمە قەبای خۆ ئەگەر لە خۆتان بچای خۆتان نێبین ئەمە حاڵیم لەبەر داوا لە خێرخوازانی شەکەم داوا لە مسلمانەکەمش لەبەر خوای گەورە و لەبەر ئەم ناڵەشی خۆرم خێزان نەکرێتی ڕزگارشمەکەن ئینشاءالله خوشکە بەڕێزەکەم ئینشاءالله. باشە تۆ ئەڵەی یەک قوت و شیر بە 17,000 چەند ڕۆژجارێک 10,000 دەست ئەکەوێت ئەی تۆ ئەی بە قوتی شیر ئەی خۆتان چۆنی پێویستی ماڵەوە پڕەکەنەوە بۆ خواردن بۆ پێویستەکانی ماڵەوە چی ئەەکەن بۆ ئەوە؟ وەڵای جار وایە خواگەدارگەن ئەو چاوەڕێی دەستی خێرخوازان بەخۆ
بەخوا خێخوازان نەبێ ئەو مەقامانە نەبێ کەمە خێزانی شمجار وا سێ جارمان خوردان 4 جارمانە خەبەدەی سابەتە 150 زاری 150 ژەی بەچی بێ بە کرێخانی بێ بە شیری مناڵ بۆ شکۆ نابڵێ بۆ کۆبوونەداریگە چۆن ئەتوانن کرێ خانووکەتان دابین بکەن وڵایەتەوە لەران خێخوازان خۆجار باش قەرزی بۆ خواگەلی قەرزی بۆ هەر بەساتی خواگەی تەمە عیبەش نییە بەخۆم بەلەکمە بۆ قەسەمە بۆ ماگم باین بۆ فرۆشەخوا یان بە 50 مۆبایلەکەت فرۆشڕ بووی کە کرێ خانووکە دابین هەر بە گەورەی خۆ لەوێ حەمانەتێ کابرا ماڵا بە خێری من سایخوا پێیاتی لەگەڵ با دڵی دەمنێش هەر بەساتی قەسەمەخانەشی من قەسەم خاکرێتیم لێرە مای 50 زاری هەر بەساتی ئەتوانم شۆ خانی خۆش بەچێت توانم نییە تا خانوێ سازە 150 زارە توانم نییە بچمەنایی توانای من ئەم 50 زاریان شکۆنای خۆی گەورەکەن خانوڕخاوش بە خۆی گەورە شکۆنای خۆی گەورەکەن خوشگە بەڕێزەکەم نەخوا بەزیابێکە ئێوە سەرڕای ئەو هەموو قورسی و سەختی ژیان هێشتا کە سوپاسی خۆی گەوراکەن ئەمە هیمەتبەرزی و هیوابوونە بەبەخشندەی خێرخوازان کەوا ئەتوانن هاوکاری ئێوە بکەن ئینشاءالله پشت بەخوای گەورە هەموو شتێک زۆر باش ئەبێت ژیانتان بەرەو باشتر ئەڕوا لە بەرەوەی کە ئێوە ئەوەنە سوپاسگوزارن. دادەشا گوڵگیان پێمان بڵێ سەرڕای ئەوەی کە خۆ خاوەن پێداویستی تایبەتیت کە خاوەن پێداویستی تایبەت ئەبێت بەڕاستی ژیانێکی تایبەتی هەبێش پێویستێکی تەواوی هەبێت لە ژیانیە کە ئێوە سەرڕای ئەوەی ناتوانن پێویستەکانی ژیانی خۆتان بە تەواوەتی دابین بکەن بارودۆخ و ژیانت چۆنە چۆنی ئیش و کارەکان ئەەکەی چۆنی مناڵەکەت بەخێو ئەەکەی سەرڕای ئەوەی کا خۆت خاوەن پێداویستی تایبەتی وادا دەگەیان چۆن بەخێوێکم وەڵی هەتیم هاوکاریم نەکە بەخوا توانای زۆر ئیشی قورسم نییە وەکو ماڵ هەرچی بتوانێکم نەژم بەخواویش لە خۆی هەڵێگرێ بۆ خستخانەوەم لاولە من ناتوانم ئەو مناڵە هەڵگرم لەبەی دەسوقاتم تەواو نییە توانام نیە ئەو مناڵە هەڵگرم بەڵێ جای ناتوانم هەڵیگرم هەر خزمەتیشکم خۆم بەخۆ دایمە لە خزخانە عیلاج و دەرزی وشتم بۆکەن بەڵێ وەڵایتر توانە من هەر ئەو نەیە ئەتوانم دایبەیەکی بگۆڕم و شیرێکی بۆ بکەم هەر ئەو دەسەڵاتمەیە ناوماڵی شێر ئەوەیە گسکێکە و بەخوا قاپێکم بۆ شوێرێ لەیتر توانایی چم نییە بڵێ توانای شتێترو ئەنی سەرڕای ئەوەی کە تۆ ناتوانانی هەموو ئیشەکانی ناوماڵکێ بێ کاگنەبەز یارمەتی و بتانی ئیشەکانە بکەی تەنانەت مناڵەکە شەڵگرێ لەگەڵ تا خۆ توانای ئەوە نییە نەوەڵامشی بتوانانی مناڵەکەش هەڵبگری و ئاگاداری بی نەوە توانم نییە هەڵیگرم بەخوا ئەجای وای ئەمیش لە ماڵ نەبێ نەخۆش بەیان شتێ بێ براشتنم یارمەتیم ئەدا لەگەڵمە ئەبا بۆ خستخانەوەم لاول ئەگناش توانایەکەم نییە هەڵیگرم کۆمەڵ ناگێ بۆ ئەم لاولا تەنات بەم ژوورە کە ئەگری ناتوانم هەڵیگەم ژیری کەمەوە بیگێڕم ژیر بکرێ یعنی تەنانەت کاتی گریانی مناڵەکەشە ناتوانێت تۆ مناڵێکی خۆ لە ئامێز بگری تا ژیری بکەیتەوە ناتوان بیگێڕم ناوەڵات توانە ئەستی دەستم نییە و قاچەکانم داما ناتوانم بەڵێ ینی مناڵ لە تەمەنێکی ئاوا پێویستی بە سۆزی و باوشی دایکێتی تا بتوانێت ئارام بێتەوە هەز بە ئارامی بکات لە باوشی دایکە تەنانەت تۆ ناتوانانی ئەوەش بکەیت ئەی ئەرکی ماڵەوەتان چۆن جێبەجێکی سەرڕای تۆ کە ناتوانانی تەنانەت مناڵەکەش لە ئامێز بکری چۆن وڵی وەکو گسک مەگەر تەنها توام گسکێک و تۆ خواردنوشت دروستەکەم وەکو گسکەیەم و ناوماڵ پاکەمەوە بەڵام بخوایتە بڵێ شتێک قورس بێ ناتوانێت پێویست بۆ ئیشی تەنان بۆ ئیشی ماڵۆش پێویستە بە کەسێکی ئارە وەڵام بەخوا خۆی یارمەتیم ئەدا جایوایە نەخۆش بم هەر توانێ ئەوەشم نییە بیکەم توانم نییە ئالێوە ئەکەوم خۆی ئەم ئەو ماڵەکەش خزمەتەکە گسکیا و تێژ لێنە و شتەکە من جاوای توانای ئەوەشم نییە کەواتە تۆ بەردەوام پێویستە بە هاوکاری کەسێکە کە لەگەڵ تا بێت ئەرە وەڵا
خوا کەمە چێتە دەرەوە بۆ مقاباش بەتەنیا کە ئەمیشە خەوێ مناڵە بۆ خۆم دانیشم کردومە ئالێرانە جا توانام نیە ئیشەکەکەم بکە توانامە بیکەم توانام نەبێ بخۆم ئالانەی تەلەڤیزیۆنێکی لێنە موبایلێکی لێسێکم بۆ خۆم دانیشم چاڕم تایەتەوانێ ینی کاگنەبەز تەنها هاودەم و هیوای تۆیە لەم ژیانەیە ئەرۆڵە خی گەورە بۆتی بهێڵێ تەنانەت تەلەڤیزیۆنیشتان نییە لە ماڵ ناوەڵە ناوڵاتە تەلەڤیزیۆن موبایلەکەشمان فرۆش بکرێخان موبایلەکەشتان فرۆش و بەکرێخان و ئەی چ پێویستێکی ماڵتان هەیە کا بتوانن ئێوە ژیانتانی پێبەڕێ بکەن وڵای چی هەر ئەوانەیە بەخوا ئەویش هەموو خوا ئاگای لێیە خەڵگیایەتی پێم بەخوا ئەوش ئەلێ ئەمری خوای کرد ئەوە شتەکانی ئەوەیەتی بە من چ قاپ و چی فەرش و چیش هەمووی ئەویایەت پێم دایچمان نەبوو لە شێ خۆشمان نادایخین بێگومان هەرۆڵا چی شتەی ئەوە بەخوا یایەتی پێمە ینی ئەگەر تۆ نەخۆش بی و تەندروستی و باش نەبێ کاگنەبەز ئەو ڕۆژە ناتوانێت بچێتە دەرەوە و پێویستیەکانتان دابینکە یان ئیش ئەرۆڵا بەڕێزان دوای زانینی چیرۆکی خێزانەکەی کاگنەبەز و دادەشاگۆڵ هاوکاریەکمان بۆ هێناون کەوا ئێستا پێشکەشیانەکەین و هیوادارین کەمێک لە پێویستەکان تامپڕ بکاتەوە و کاگنەبەز چیت هەیە بۆ خێرخوازان تاکو زیاتر هاوکاری ئێوە بکەن تاکو ژیانتان باشتر بێت داوام خێرخوازان هەیە لەم کرێتر ڕزگارماکەن لەم نەبوو نەحتیان ڕزگارماکەن ماڵەکەتان ببەخشن بەخشنەکان کەم ناکات دانی تایمە شومان دیارکە لەن بەخشینەوە شومان دیاری کراوە هیاوە هاوکاری ماکان بیان بەدەمان لەبەر خۆی گەۆ لەم کرێتر ڕزگارماکەڵ لەم ناڵشخۆمان نەکرێتێر ڕزگارکەن خۆی گەۆ پاداشی بەخشینش و هەموو مسلمانەوە کە حاجی میرۆنش بادە بە خاتیە قورآنە دوعای خێرامەکەن تا مردن بەڵێ بەڕێزان ئێوە ببەخشن تاکو ئێمە بتوانین زیاتر هاوکاری ئەم خێزانە بەڕێزە بکەین و ژیانیان باشتر و خۆشتر بێت و لە کرێچێتی ڕزگاریان بێت دووبارە ببەخشن تاکو بەبەخشینەکانتان ماڵێک ئاوەدان ئەبێت دڵێک خۆشی بۆ ئەگەڕێتەوە ماڵ بەبەخشین کەم ناکات. بینیتان چیرۆکی ژیانی کاگنەبەز و شاگوڵخان بوو کە لەم ماڵەدا چۆن ژیان بەسەر دەبن. ئێمە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە کەمێک هاوکاریمان بۆ ئەم خێزانە بەڕێزە گەیاندووە تاکو و پێویستەکانیانی پێدابین بکەن. ئێوە ببەخشن ئەم دەرگایە داناخرێ تاکو بەبەخشینەکانتان خەمێک لەم ماڵە کەم دەکات.